سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرتچێک. سەردانمان بکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرتچێکی. ئەزانی سپۆرتچێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرتچێکە نرخی جملە و زۆر کات لە خوار جملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکەین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شیکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرتچێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلێمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت، خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێی گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستە ئامادەم. ئازیزانم تەوەری باسکردنی ئەمڕۆمان گفتوگویەکی تایبەت دەبێت لەسەر یانەی ڕیال مەدرید، هەروەها ئەو دەنگوانەی کە باس لە جێگرەوەی کارلۆ ئەنچیلۆتی دەکرێت. بەڵام پێشەوەی گفتوگۆکانم لەسەر ڕیال مەدرید دەست پێ بکەم دەچمە لای حوسێن محەممەد پێشکەمێک لەمەوبەر یارەکانی هەفتەی دووەمی خولی لاوانی ناوی یانەکانی کوردستان کۆتایی پێهاتووە. بابسانی ئەنجامەکانی دەڤەری هەولێر چۆنچۆنی کۆتایی هاتووە یانە ڕکابەرەکان بە جۆگەیشتون. حوسێن سڵاوت لێبێ، دەمەوێت بپرسم ئەنجامەکانی ئەمڕۆ چۆن بوون؟ ئایا هیچ گۆڕانکاریەک لە چاو هەفتەی ڕابردووە ڕوویداوە یاخودەوە تا بامان شێواز بەردەوامە؟ بەڵێ سڵای خۆی گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێ محەممەد. یاریەکان بە کۆتا هات، ئەمە هەفتەی دووەمی خولی تازە پێگەشتانی کوردستان بوو، 11یانە گەیشتونەتە قۆناغی کۆتایی دوای ئەوەی کەوە لەسەر ئاستی هەر 5 پارێزگا هەولێر، دهۆک، سلێمانی، کەرکووک، هەڵەبجە یانەکان پاڵاوتنێکیان بۆ کرا لەسەر ئاستی پارێزگاکەیان یاریان کرد. دواتر لە هەر پارێزگای چەند یانەیەک بە جێری ئەو ڕێژەیە کە بەشداریان کردبوو لەو ڕێژەیە چەند یانەیە گەیشتن با قۆناغی کۆتایی ڕێژەیان بۆ 11یانە دابشکردن بەسەر دوو کۆمەڵە. کۆمەڵی یەکەم یانەکانی هەولێر و دهۆک لەگەڵ یانەیەکی کەرکووک و کۆمەڵی دووەمیش یانەکانی سلێمانی و هەڵەبجە لەگەڵ یانەیەکی کەرکووک. ئەمڕۆ یاریی بەهێز لە نێوان هەردوو تیپی تازە پێگەشتوانی هەندرێن و هەولێر بەڕێوە چوو هەردوو تیپ لە یاریەکەمیان توانی بیان سەرکەوتن بەدەست بێنن. لەم یاریە تازە پێگەشتوانی هەندرێن توانی دووەم سەرکەوتن بەدەست بێنێ و پێشەنجی کۆمەڵەکەی وەربگرێ بە گۆڵێکی بێوەڵام کە لە سەرەتای یاریەکە باڤێل عەبدوستار تۆماری کرد. من محەممەد ئەگەر دەرفەتم دەی بە کورتی ستافی ڕاهێنەرانی هەردوویانە وەردەگرم و دەگەڕێمەوە لای تۆ. کاپتن ئیسا ئەمڕۆ نەتوانتوانی سەرکەوتن بەدەست بێن وەکو یاری یەکەم، چیتە بوو لەسەر یاریەکە تیپەکەشتان توان بڵێن بۆ ئاستە بە دیار نەکەوت کە لێ چاوەڕوانەکەن؟ دەستخۆشتانی دەکەم، ئەمە لە سەرەتای ئەوەلی لە بیدایەتی دوو دەقێوەلی بە ئەڵەیەکی خۆمان گۆڵمان لێبوو. تۆپانەیەکەش کوردستان ئەوایە گۆڵێکی بخۆی ئەوانەش ناشین. ئەمن بەعام لە ئاستی تیپەکەم ڕازیمە، ئیتر تۆی پێشەوە دەستخۆشەتی بەرامبەر دەکەم، پیرۆزبایانی دەکەم ئینشەڵڵا لە یاریەکان باش. کاپتن دەرفەتان ماوە بەهۆی ئەوەی کەوا لە هەردوو کۆمەڵە یەکەم و دووەم سەر دەکەون بۆ یاریەکانی پێشکەوتایی، چیتان هەیە بۆ یاریەکانی داهاتوو؟ دەرفەتێشتان زۆرمە چکە مام تیپەکان لەگە یەکدی یاری دەکەین. ئینشەڵڵا ئەو وەڵەیانە ئەو ڕۆکردمان دووبارە ناکەینەوە، ئینشەڵڵا باشترش بەدەست دەکەین لە یاریەکانی تر پیرۆشەتی بەرامبەر. دەستخۆشبی دەمێ ڕاهێنەری تاز پێگەشتانی هەندرێنی ژوەر بگرم. ئەگەر ڕاهێنەر لەگەڵم بێتن محەممەد بەس دەمە یەک پرسیاری بە کورتی لێ بکەم. مامۆستا فەتحی ئەمڕۆ توانیتان دووەم سەرکەوتن لە سەر یەک بەدەست بێن لە قۆناغی کۆمەڵەکانیش توانیتان بە پلەی یەکەم بە زۆرترین سەرکەوتن سەرکەون بۆ قۆناغی کۆتایی. چی لە تیپەکە چاوەڕوان دەکەیت؟ بەنسبەت تیپەکە من بەڕاستی ئەو تیپە یەکەم ساڵە دامناوە، یاریزانی پارم هەر نەماوە سەر نوێ تیپەچی نوێمان داناوە، بەڵام بە مادی منەکی زۆرمان بینی چ دەستەی کارجێور چ ستافی ڕاهێنەران چ یاریزانەکان توانیمان تیپێکدا بنێن بتوانین ڕکابەری لە سەنازناوەکە بکەین، یانێ ئەقل توانیمان لە مەرحەلە یەکەم کە بەسە بکەین بە یەکەم بەسەکەتین کە زۆرترین گۆڵشمان تۆمار کرد الحەمدولله و ئێستاش دوو یاریمان کردەوە، دوو یاریمان بردەوە. ئەمە گرنگەوەی یاریزان دروست بێ، گرنگەوەی ئەمە ئیش لەسەوەی دەکەین یاریزان زیاتر بەرەو
پێشەوە بڕوا بستە لاوە بستە تیپی یەکەم ئەنجام خۆشە بەڵام ئەمە تەنها تشک ناخێنە سەر ئەنجام بەڵام حەزمان لێە هەموو کات ببینەوە و بتوانین نازناوەکە بەدەست بینین. خۆشی مامۆستا بەڵێ محەممەد دەگەڕێمەوە لای تۆ. سواس سین سپاس بۆ زانیارەکانە بە هیوای سەرکەوتنیان بۆیان لا یارەکانی داهاتوش. ئازانم باسەکەم دەچمە سەرتەوەری سەرەکی بەرنامە کە باسکردنە لایەنەی ڕیال مەدرید. پاشکستی یاری کلاسیکۆ قسە و قسەڵەوشێکی زۆر لە نێو میدیای ئیسپانیا لە نێو ناوخۆی ئیسپانیا دروست و سەبارەت بەوەی کە ڕیال مەدرید سەرڕاوی یەکەمە بەڵام ئانچیلۆتی باس و بە ئەنجام بەرامبەر چاوی دۆڕا ئەمە قوبوڵ نەکراوە لە ڕیال مەدریددا و لە زۆر بەرنامەدا یاریزانە ئەستێرەکانی پێشووی ڕیال مەدرید لە دیارترینیان گۆتی هێرناندێز باسی لەوە کرد کە ڕیال مەدرید پێویستی بە گۆڕانکاری تەواو دەبێت لە پاژەم شکستەی کە ڕوبەڕووی ئەنچیلۆتی هاتووە لە بەرەوەی بڕوای وایە کە ئەنچیلۆتی ناتوانێت ئیدامەیەک با بە فڕقاوە دەبێت ڕیال مەدرید جارێکی تر میدیاکانی ئیسپانیا باسییان لەوە کرد کە دەبێت ڕیال مەدرید بگەڕێتەوە بۆ نێو خۆی لە نێو جەرگی یانەکەەوە ڕایەنەرێک دیاریکە وەکو بژاردەیەکی بەهێزیش ڕاول گۆنزالێس دیاریکرا. من حەز دەکەم سەرەتا پێشەوەی بچمە سەر ئەنچیلۆتی و ئامارەکانی لە ئەم ساڵدا سەرنجێکی گشتیتان بەمێ لەسەرەوەی کە ئەنچیلۆتی بۆ جێگرەوەی زیدان بوو. لە پاش ڕۆشتنی خۆسێ مۆرینۆ لە ڕانەرایەتی ڕیال مەدرید و ئەنجامدانی کۆمەڵێک مێرکاتۆ بۆ ڕایەنەرە فلۆرەنتینۆ پەرێس بژاردەیەکی دیکەی دیاری کرد کەویش کارلۆ ئەنچیلۆتی بوو بە یاریدەدەری زێنەدین زیدان کە یەکێکی نێوخۆی ڕیال مەدرید تاوەی میدیاکانی ئیسپانیا پشتگیری بکەن و یەکێک لە ڕانەرە بازمونەکانی چامپیۆنزی کە کارلۆ ئەنچیلۆتی بوو هێنایە نێو پێگاتەکەەوە. ئەمە دەستپێکی شۆڕشەکەی ڕیال مەدرید بوو کە ئەنچیلۆتی وەکو خۆشی دانی پێداناوە پێشتر ڕیال مەدرید تیپێکی بەهێز بوو لە بەردەمێ ئەم تەنها چەند گۆڕانکاریەکی کەمی کرد و توانیشی لە یەکەم وەرزە چامپیۆنز لیگ بۆ ڕیال مەدرید بەرێتەوە. پێکهاتەکە ئەو یاریزانانە بوون کە ئەنچیلۆتی و زیدان ڕەزامەندیان لەسەریە بوو کە پێشتر لەگەڵ مۆرینۆ کاریان کردووە و کۆمەڵێکیش گۆڕانکاری کە خودی ئەنچیلۆتی و زیدان ئەنجامیاندا تاوە ئەم تیپە دروست بێ. ئەم تیمە تەواو ئەو تیمەیە کە ڕیال مەدرید ئێستا چەند وەرزێکە چەندین وەرزە بەم تیمەوە بەڕێی دەکات. لەم بینەدا ڕیال مەدرید بژاردەی بێنیتیز و لۆپێدیژی تاقی کردوتەوانێ کە هیچیان سەرکەوتو نەبوون بۆی ئەوەی کا بە تایبەت لۆپێدیژی ئەو ستایلە یاریکردنەیە کە میدیاکانی ئیسپانیا داوایان دەکرد بەڵام سەرکەوتو نەبوو لەگەڵ ڕیال مەدریددا. بەڵام بێنیتیز خاوەنی فەلسەفەی یاریکردنی خۆیەتی کە شێوازێکی چاقبەستوو بوو ئەو بوو بێنیتیزیش سەرکەوتو نەبوو. بە کۆی گشتی دامەزرێنەری ئەم پێکهاتەیە پێویستەکە لەگەڵ ڕیال مەدریددا بەردەوام بێت تا و کاتێ ڕیال مەدرید گۆڕانکاری ڕیشەیەکە وەکو چۆن لە ساڵی 2009 لێشاوێک گرێبەستی ئەنجامدا بەێنانی بنزیمە و کاکا و کریستیانۆ ڕۆناڵدۆ و چەندینە سێرەیتر کە پەیوەندیان بەیانەکەەوە کرد و بناغی ئەو چەند ساڵی داهاتویان بۆ ڕیال مەدرید دانا کە دواتر ڕیال مەدرید 4 نازناوی چامپیۆنز لیگی لێبەرهەمێنە. پاژەوەی کە زێدان سەرکەوتو نەبوو لە ڕانەرایەتیکردنی ڕیال مەدرید و ئەنجامەکان بە دڵی ڕاگەاندن و پەرێزی سەرۆک نەبوو لێرەدا ڕیال مەدرید بەهۆی نۆژەنکردنەوەی یاریگاکەەوەی ناچێتە مێرکاتۆ. کاتێککە نەچێتە مێرکاتۆ باشترین بژاردە چییە لە بەردەمیدا؟ بژارترین بژاردە دامەزرێنەری ئەو پلانەیە. بیرمان نەچێ ئەنچیلۆتی کێرفی لە بواری ڕانەرایەتیە یەجگار داوەزی بوو بە ڕانەری یانەیە ئەڤەرتۆنی ئینگلیزی. بەڵام پەرێز دەیزانی ئەنچیلۆتی بژاردەیەک دەبێت بۆ کاربەڕێکردنی ئەم پێگاتەیە چاوەڕێ بکە تا کۆتایی وەرزبزانێ ئەم پێگاتەیە ڕیال مەدرید تا چەند توانای ماوە ئەو کات مێرکاتۆیەکی بەهێز ئەنجامدا کە تا ئاوینی داهاتوش بێگومانی نۆژەنکردنەوەی یاریگای سانتیاگۆ بەرنابێوە کۆتایی دێت. کەوابێ پاش دوورخستنەوەی زێدان باشترین و بێکێشەترین بژاردە لەبەردەم فلۆرەنتینۆ پەرێزدا کارلۆ ئەنچیلۆتی ئیتالی بووە کە لەو کاتدا ڕانەرایەتی ئینتەر ئێڤەرتۆنی کردووە بە ساڵانەی 12 ملیۆن یۆرۆ بەڵام کاتێ دێتە ڕیال مەدرید ساڵانەکەی بۆ نیوە دادەوەزێت. ئەلێرەدا پرسیارە یەتە ئاراوە ڕاهێنەرێکی گەورەی وەکو ئەنچیلۆتی بۆ دەگەڕێتەوە ڕیال مەدرید؟ پێگومان وەڵامەکەی زۆر وازەحە بۆیە کە جارێکی تر ئەنچیلۆتی دەوێت لە ئاستی گەورەکاندا ڕکابەری بکات چونکە پێش ئێڤەرتۆنیش لە ناپۆلی بوو کەوابێ کێرڤی ڕانەرایەتیکردنی ئەنچیلۆتی بۆ تیپە گەورەکان دابەزی بوو
بۆیە پێویست بوو ئەنچیلۆتی جارێکی تر لە دەرگایەکی گەورەوە بچێتەوە نێو بواری ڕانەران بڕاری دابگەڕێتەوە ڕانەرایەتی ڕیال مەدرید. بەس ئایا قوبوڵکراوە ئەنچیلۆتی بە تەنها وەرزێک لە ڕانەرایەتی ڕیال مەدرید بەردەوام بێ؟ ئەمە پرسیارە جەوەریەکەیە. ئایا قوبوڵکراوە ئەنچیلۆتی بە شکستێکی یاری کلاسیکۆ ئەگەر ئێمە بیرمان نەچێت ئەم وەرزە ئەنچیلۆتی سێ یاری کلاسیکۆی ئەنجام داوە لە دوانیان نابراوە بووە تەنها دانێکیشیان شکستێناوە کە دوامین کلاسیکۆ بوو بە 4 گۆڵی بێوەڵام. ئەم ڕەخنانە بۆ لەسەر ئەنچیلۆتی دروست دەبن بۆ داوای بژاردەی ئیسپانی دەکرێت و ئەنچیلۆتی تا چەند شیاو بەوەیە کە لە پۆستی ڕانەراتی ڕیال مەدرید بەردەوام بێ. من ئامارێکی ئەنچیلۆتی دەخەمە ڕوو دواتر باسی بژاردەکە یەکەم ئەنجە دۆخەکە دەبەمەوە سەر ڕیال مەدرید و بەڕێکردنی کۆتایی وەرزەکە لەلایەن یانی شانەیەوە. لە وەرزی ئەم ساڵا کارلۆ ئەنچیلۆتی تەمان من خولی لیگەی ئیسپانی بە نمونە وەردەگرم لەبەرەوەی کێشەکە لە خولی ئیسپانیەوە سەریاڵداوە بۆ ئەنچیلۆتی. کارلۆ ئەنچیلۆتی لەگەڵ ڕیال مەدریددا 29 یاری ئەنجام داوە کە لەم 29 یاریە 59 گۆڵیان کردووە و 20 بردنەوەی هەیە 6 یەکسانبوونی هەیە 3 شکستیە بۆ کە دوامینیان بەرامبەر بەرشلۆنە بوو 59 گۆڵی کردو و 25 گۆڵیشی لێکراوە. بە وەرگرتنی ئەم ئەنجامانە بۆ ئەنچیلۆتی بۆمان دەردەکەوێت ئەنچیلۆتی کارێکی باشی بۆ ڕیال مەدرید کردووە. تێبگەن زۆر باش هەیە، کاری نایاب هەیە، کاری باشیش هەیە. ئەنچیلۆتی کارێکی باشی بۆ ڕیال مەدرید کردووە. لەبەر چی کارەکەی زۆر باشە نییە؟ لەبەرەوەی هێشتا ڕیال مەدرید نەگەیشتووە بە خاوەن ستایلێکی یاریکردنی تایبەت بەخۆی و یەکلابوونەوەی پێگاتەیەکی 100% بۆ ئەنچیلۆتی. لەبەر چی نایاب نییە؟ لەبەر ئەوە نایاب نییە کە هێشتا ڕیال مەدرید لە قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ لە کۆتاییەکانەوە سەرکەوتنی بۆ خۆی مسۆگەر کرد بە پلەی یەکەم و جگە لەوەژە و ئاست و ئەنجامەی هێنای بەرامبەر پاریس سەن جێرمان ڕاستە ڕیمۆنتادای کرد بەڵام وەکو پێویست نییە لەبەرەوە نایکاتە کارێکی نایاب و جیاوازیەکەشی لە خولی ئیسپانیدا بەراورد بە 29 یاریە گەر ئێمە تێکەڵێکینەوە لەگەڵ خولەکانی ترا تا ڕادەیەک باشترێ هەنی یاریکردنی خولی ئیسپانیا زۆر باشی پێدەدرێ بەڵام بە کۆی گشتی کاری ئەنچیلۆتی با حکمی دەرکرانیشی لە جامی شای ئیسپانیا ئێمە دەتوانین بڵێن ئەنچیلۆتی کارێکی باشی بۆ ڕیال مەدرید کردووە. ئەنچیلۆتی کارەکەی خۆی بۆ پەڕی باشی لەگەڵ ڕیال مەدریددا بەڕێ کرد و چاوەڕێ دەکرێت ڕیال مەدرید لە کۆتایی وەرزدا براوی نازناوی لیگەی ئیسپانی بێت کە دواتر دەچمەوە سەر ئەو باسە و درێژەی پێدەدەم. بەڵام پاشکستی کلاسیکۆ باس و بانجام دەنگۆیەکی زۆر لە نێو میدیای مەدریددا ڕوویدا. ڕۆژنامەکانی مەدرید پشتیان لە ئەنچیلۆتی کرد، داواکاریان ئاڕاستی پێرەست کرد کە دەبێت ئەنچیلۆتی لە هەموو بارودۆخێکدا دوور خرێتەوە. تەنانەت گۆتە هێرناندێز یەکێک لە ئەستێرەکانی ڕیال مەدرید پێی وایە ئەگەر ڕیال مەدرید مێرکاتۆی هالاند و مبامپەی بۆ ئەنچیلۆتی ئەنجامدا وەکو پێویست نابێت بۆ لەبەرەوەی پێی وایە ئەنچیلۆتی خاوەنی ستایلی یاریکردنی خۆی نییە. ئەنچیلۆتی تەنها وەکو کاربەڕێکەرێک لە ڕیال مەدریددا سیر کراوە بە وتەی گوتی و ڕۆژنامەکانی ئیسپانیا. پێیان وایە کە پێرێز ئەم وەرزە کاری یانەکە بە ئەنچیلۆتی بەڕێ دەکات ئەگەر ئەنجامەکانی بەدڵ نەبوو ئەگەر ئەنچیلۆتی تەواو نەبووە هۆی هۆکاری سەرسامبوونی فلۆرنتینۆ پێرێز بە کارەکانی ئەنچیلۆتی ئەو بێگومان ڕیال مەدرید بژاردەیەکی نوێ بەکار دەخات لە مێرکاتۆی ئاوینەوە بڕار لە گۆڕینی ڕانەر دەدێت. بەڵام من دەمەوێت لێرەدا تیشێک بخەمە سەرچی. باز لەوە دەکرێت کە ڕاول گۆنزالێس بکرێتە جێگرەوەی کارلۆ ئەنچیلۆتی. ئەمە باسێکە زۆرێکیش لە هاوڕێیانم باسییان لەوە کردووە کە ڕاول دەبێتە جێگرەوەی کارلۆ ئەنچیلۆتی. بەڵام با ئێمە بپرسین ڕاول چکارەیە؟ ڕاول چی کردووە و ڕاول تا چەند بۆ ڕانەری ئامادەیەوە ڕاول ئەنجامەکانی چین؟ من پێشەوەی بچمە لای گرافیکی ڕاول ئەمەوەتان پێ بڵێم پاش ڕۆشتنی ڕاول بۆ شەڵگە و دواتر چوونی بۆ قەتەر ڕاول کەوتە نێو بواری تەدریبی ئەوانێ و هاوڕێیەکی نزیکی گواردیۆلاشە تەنانەت کێشەیەکی گەورەش دروست بوو کە لە بردنەوەی نازناوەکانی گواردیۆلا لەگەڵ بەرشلۆنە ڕاول پیرۆزبایی تایبەتی لێکرد. ڕاول بڕوای وایە کە دەبێت خاوەن فەلسەفەی یاریکردن بێت لە شێواز یاریکردنی لە یارەکاندا. هاوڕێیەکی نزیکە لە گواردیۆلا و کاریگەریەکی زۆری گواردیۆلای لەسەرە. کەوابێ میدیاکانی ئیسپانیا درچیان بەوە کردووە کە ڕاول بە فەلسەفەی یاریکردنەوە دێتە نێو ڕیال مەدرید و ڕیال مەدریدیش بۆ ڕکابەریکردنی بەرشلۆنە لە داهاتوودا پێویستی بەوەیە بە فەلسەفەی یاریکردن ڕوبەڕووی بەرشلۆنە بێتەوە نەک تەنها بە ناو
بە ئەستێرەکان. ئەم خاڵە بۆ ڕەول زۆر گرنگە و خولی تایبەتمەندی بینیوە و بەردەوام لەگەڵ گواردیۆلایە لە گفتوگۆدایە لەسەر بواری ڕانان. بەڵام با ئێمە بچینە سەر ئەنجامەکانی ڕەول لە تیمی کاستیای ڕیال مەدرید بابزانین ڕەول چی کردووە. ئایا میدیاکانی ئیسپانیاکە بەم شێوە پشتگیری ڕەول دەکەن؟ ڕەول هاوشێوەی گواردیۆلایە لە وەرزی 2007 بۆ 2010 لەگەڵ تیمی بووی بەرشەلۆنەیە کە ئەو کات یۆهان کرۆیف پێداگر بوو لەوەی کە لاپۆرتا گواردیۆلا بکاتە ڕانەر یانەکە بژاردەی مۆرینۆی ڕەت کردوانێ و بڕیاری دا کە گواردیۆلا بکات. بەڵام ئەنجامەکانی گواردیۆلا لەگەڵ تیمی لاماسیایە سەرسوڕهێنەر بوو، پاڵەوانبوون بوو، برنەوەی گەورە بوو، بە هەموو شتێ گواردیۆلا شایستەی بوو کە بێتە ڕانەری بەرشەلۆنە. بەڵام بایەمە چاوێک بە ئەنجامەکانی ڕەول بخشێنەوە کە لەگەڵ ئەوەی پێوەری سەرەکی نیە، بەڵام ناچارین گەڕێنەوە بۆ ڕەول کە ڕەنگە ئەم زانیاریانە لای زۆرێکتان نەبێ، بەڵام لێرەدا زانیاریەکاندان پێ دەڵێم. ڕەول پاشەوەی بوو بە ڕانەری تیمی کاستیای ڕیال مەدرید 28 یاری لە مۆرزەی خولی لیگەی ئیسپانی ئەنجام داوە، خاوەنی 39 خاڵە، واتە بە ڕێژەی 1 پۆینت نیویشی نییە لە یاریەکانە. لە هەر یاریەکە 1 پۆینت ناگاتە نیویش بۆ سەرکەوتنی لە یاریەکانە، یعنی بەم جۆرەیە شێوازی سەرکەوتنەکانی. خاوەنی 11 بردنەوەیە لەگەڵ یا 11 شکستیە، واتە بردنەوەکانی یەکسان نەبێتەوە. خاوەنی 6 یەکسانیشە، 42 گۆڵی کردو و 35 گۆڵی لێ کراوە، یعنی زاید حوتە. بۆ تیمێک کە خاوەنی ستایلی یاریکردن بێت لە 28 گۆڵ لە 28 دیاریەدا ڕێژەی 42 گۆڵ کارێکی خراپە. ئەگەر ڕاول خاوەنی ستایلی یاریکردن بێ ئەو پرێسینگ و ستایلە یاریکردنی هێرشبەری بەرشلۆنە یاری پێەکە وەکەوەی میدیاکان باسیەکەن و ڕاول ئەخوێنێ بۆی بە 28 یاری 42 گۆڵی کردووە کەوابێ ڕاول لە ستایلی یاریکردنی لە ڕووی هێرشبەریەوە ستایلێکی خراپە. لە 28 دیاری 35 گۆڵی لێ کراوە کە ئەمە ڕێژێکی بەرزتر. ڕاستە من پێتان دەڵێم ئەم ئامارانە دەگۆڕێت لەگەڵ تیمی یەکەم و تیمی کاسیادا، بەڵام ئێمە پێویستمان پێوەرێ وەربگرین. 35 گۆڵی لێ کراوە لە 28 دیارە بە هەمان شێوە لایانی بەرگری بۆ ڕاول گۆنزالێس بە هەمان شێوە خراپە. کەوابێ ئەگەر پێرێس کە من پێم وایە بیرمەندترین کەسایەتیە لە نێو تۆپی پێەیە، زیرەکترین کەسایەتیە لە تۆپی پێەیە لە هەموو بوارەکانی تۆپی پێەیە. پێرێس سەرمایەدارێکی زۆر زۆر زیرەکە لە بواری تۆپی پێەیە. ئەم ئەنجامانە سەرسوڕهێنەر نییە بەلای پێرێزەوە، سەرسوڕهێنەر نییە بە بەلای پێرێزەوە بە بڕوای من. چابی ئەلۆنسۆش ئێستا لە بواری ڕانانەوە، چابی ئەلۆنسۆش هاوڕێیە لەگەڵ ڕاول و لە هەمان مەدرسەی ڕاول خوێنوێتی. ئەگەر بەراورد دێ بگەین بە ئەنجامەکانی چابی ئەلۆنسۆ تا ڕادەیەک لە ڕاول باشتر دەبێت. کەوابێ بژاردەی نێوخۆی ڕیال مەدرید لە نێو مەدریدا لاوازە بۆیانی ڕیال مەدرید، بەڵام مەرکاتۆی جیاواز ئەمایان بارودۆخەکە دەگۆڕێت، دواتر دەچمەوە سەرباز. دەبێت بچمەوە سەر کارەکانی ئەنچیلۆتی لە مۆرزە لەگەڵ ڕیال مەدرید و باسێک لە یاریزانەکانی ڕیال مەدرید بکەین تا چەند لەگەڵ ئەم پێگاتەی ئەنچیلۆتیا گونجاون کە ئێمە بیرمان نەچێ. ئەنچیلۆتی تاکە بژاردەی زیایە کە بۆی کراوە ڕاستە ئالابا بەگرێ بەسێکی بە بەرامبەر هاتووە، تەنها کڕینی کاماڤینگا بۆ یانەکە، ما باقی بژاردەکانی تر یاریزانی ڕیال مەدرید خۆی بوون. دەچمە سەر ڕێیتینگی یاریزانانی ڕیال مەدرید، ئەمە کارەکانی ئەنچیلۆتیمان باس کرد، بەڵام با بزانین یاریزانەکانی ڕیال مەدرید لەگەڵ ئەنچیلۆتیە لەکوێدان و بەکوێ گەیشتون. بە کۆی گشتی لە مۆرزەی ڕیال مەدرید لەسەر ئاستی خولی ئیسپانی من پێوەرەکەتان بۆ وەردەگرم. بێنزیما باشترین یاریزانی یانەی ڕیال مەدریدە کە ڕێیتینگی لە کۆی گشتی یاریەکانیان بە 25 یاری ڕێیتینگی دەگاتە 8.09 لەدا 8.09 وەرگرتووە کە ئەمەش سەلمێنەری ئەوەیە بنزیما ئەکتیفترین و باشترین یاریزانی ئەم وەرزەی یانی ڕیال مەدریدی ئیسپانیا لە کلاسیکۆشە ڕیال مەدرید بێ بنزیمە بوو. ڤینیسیۆس دووەم باشترین یاریزان و دووەم ئەکتیفترین یاریزانی ڕیال مەدریدە کە ڕێژەی یاریەکانی 27 یاریە و ڕێیتینگی یاریکردنی 7.89 وەردەگرێت و کەواتە نزیکە لە بنزیمەوە، بەڵام بنزیمە باشترینە. کاسمیرۆ 26 یاریە بە دیوی بەرگریشیانێت، تاوان کاسمیرۆ ئەمە لە ڕووی ئاستەواڵ سەنگاندنە نەگەوەی دواتر گۆڵەکان بێ بە پێوەر، ئەمە لە ڕووی کاریگەری یاریزانەکانە لە یانەی ڕیال مەدرید. کاسمیرۆ سێم کاریگەرترین یاریزانی ڕیال مەدریدە کە 26 یاری ئەنجام داوە
و ڕێیتینگی 7.67 لە یاریەکاندا وەرگرتووە. تۆنی کرۆس تەنها 20 یاری ئەنجام داوە. ڕەنگە ئەمە هاوکاری تۆنی کرۆسی کردبێ بۆی کە لەم ڕکابەرێ لە پێشەوە بن لەگەڵ مێندیە. 7.65 یاریەکانی وەرگرتووە کەوادە دەبێتە چوارەم کاریگەرترین یاریزانی ڕیال مەدرید. فێرلان مێندی بەرگریکاری باڵی چەپ دەبێتە پێنجەم کاریگەرترین یاریزانی ڕیال مەدرید کە ڕێیتینگی 7.44 وەرگرتووە. ئەمە بارودۆخی یاریزانەکان لەگەڵ ئانچیلۆتیە. ئەم بارودۆخە ئەیسەلمێنێت کە یاریزانەکان ئاسوودەن لەگەڵ ئانچیلۆتی و ئەستێرەکانی ڕیال مەدرید ئاسوودەن بە کارکردن لەگەڵ کارلۆ ئانچیلۆتی. دەچمە گرافیکی دواتر کە تایبەتە بە گۆڵکاران. گۆڵکاری خولی ئیسپانی لە 25 یاریدا کەریم بنزیمە خاوەنی 22 گۆڵە و لە 5 یاریشە باشترین یاریزانی یاریەکان بووە. بە هەموو پێوەرێک بنزیمە باشترین یاریزانی یانەی ڕیال مەدریدە لە مۆرزەدا. ڤینیسیۆس 27 یاری ئەنجام داوە خاوەنی 14 گۆڵە دووەم گۆڵکاری یانەکەیەتی. مارکۆ سینسۆ 26 یاری ئەنجام داوە خاوەنی 8 گۆڵە. هەرێکە لە کاماڤینگا و ناچۆ کاماڤینگا 90 یاری کردو ناچۆ 20 یاری کردو هەردووشیان خاوەنی 2 گۆڵن. لۆکا مۆدریچ لە 22 یاریدا خاوەنی 2 گۆڵە. ڕێژەی گۆڵکردنی ڕیال مەدرید بەرز نییە. ڕێژەی گۆڵکردنی ڕیال مەدرید بەرز نییە. بەڵام تێکەڵەیەکی باشی یاریزانەکانی ڕیال مەدرید گۆڵیان تۆمار کردووە کە ئەمەش پاڵپشتن بۆ کارلۆ ئانچیلۆتی. دەچمە سەر ئەسیستکاران دواتر دەچمەوە سەر شرۆڤەی ڕیال مەدرید بۆ کۆتای پێێنانی وەرزەکە. ئەسیستکارانی ڕیال مەدرید جارێکی دیکە بۆمان دەردەکەوێتەوە بنزیمە ئەستێرەی یەکەم یانەی ڕیال مەدریدە لە مۆرزە. لە 25 یاریدا بنزیمە خاوەنی 11 ئەسیستە. ڤینیسیۆس لە 27 یاریدا خاوەنی 6 ئەسیستە. مۆدریچ لە 22 یاریدا خاوەنی 5 ئەسیستە. کاسمیرۆ، دێڤید ئالابا، تۆنی کرۆس کاسمیرۆ ئالابا 26 یاریان کردو تۆنی کرۆس 20 یاری کردووە خاوەنی 3 ئەسیستین. میلیتاو لە 27 یاریدا 2 ئەسیستی کردووە. ئەمە ئەم پێوەرانن کە ئێمە هەڵسانگاندن بۆ یاریزانەکانی ڕیال مەدرید دەکەین و ئێستا دەچینە سەرەوەی کە کارلۆ ئانچیلۆتی لە چ بارودۆخێکدایە. ئایا دەنگۆی لابردنی ئەنچیلۆتی لە نێو میدیای ئیسپانیا دەنگۆیکی ڕاستەقینەیە؟ بەڵێ من پێتان دەڵێم دەنگۆیکی ڕاستەقینەیە. میدیاکانی ئیسپانیا ئەستێرەکانی پێشووی ڕیال مەدرید بە تەواوی گوژمیان بۆ ئەنچیلۆتی خواردوێتەوە کە پێویستەکە ئەنچیلۆتی لە ڕانەدایەتی ڕیال مەدرید لە کۆتایی وەرزدا دوورخرێتەوە کەوابێ ئەم دەنگۆیە دەنگۆیکی ڕاستەقینێ. ئایا بژاردەکانی بەردەم فلۆرەنتینۆ پێرێز لە ناوخۆی ئیسپانیا بژاردەی باشن؟ نەخێر بژاردەی باش نین. نەخێر بژاردەی باش نین. ئەنچیلۆتی ئەگەر ئەنچیلۆتی لابرێ بژاردەی ئیسپانیا بگەڕێتەوە بۆ ڕیال مەدرید ئامانجی ڕیال مەدرید لەمەیە چێبێ. کاریگەرترین ئامانجی بۆیە کە جارێکی تر یاریزانەکانی ڕیال مەدرید بەشداری بکەنەوە لە نێو تیمی هەڵبژاردەی ئیسپانیا. لەبەرەوەی بمانەوێ نەمانەوێت اتحادی ئیسپانی یەکێ تۆپی ئیسپانی متمانەیەکی زۆری بە ڕانەرانی کەتەلۆنیا هەیە لەبەرەوەی لە ستایلی یاریکردنیانە خاوەن ستایلێکی سەرکەوتون لە گواردیۆلاوە لە ئەنریکیەوانێک و لەوانی لە قوتابخانانەش دەرچوون هەمویان ڕاهێنەرانی سەرکەوتون کە تینهاجی هۆڵندی ژێشێکە لەو دەرچوانەی کە لە نێو مەدرسەی هۆڵندی نێو ئیسپانیایە گەورە بووە بەڵێ خاوەن تەکتیکێکی سەرکەوتووە. واتە ئەگەر بژاردەی ڕیال مەدرید ئەوە بێ هۆکاری نیگەرانی پەرێز لە ئەنچیلۆتی لەوەیە کە یاریزانەکانی ڕیال مەدرید لە تیمی ئیسپانیا بەشداریان نییە کە ئەمەش کێشەیەکی گەورەیە بۆ خودی فلۆرەنتینە پەرێزی سەرۆکی یانەکە. بەڵام بژاردەکانی وەک پێویست نین. ئەوەی لەسەر کارلۆ ئەنچیلۆتی پێویستە چی بکات بە بڕوای من بۆ کۆتایی پێنان بە مۆرزە و ئەگەری بەردەوامبوونی چۆن هەیە. کارلۆ ئەنچیلۆتی ئەم وەستانی یاری یانەکان بۆی هەڵبژاردەکانەوە دەرفەتێکی زێڕین و چانسێکی گەورەیە بۆ ئەنچیلۆتی تا بتوانێت تیمەکەی ڕێبخاتەوە. لەبەر ئەوەی ینی با شتێکی تر بڵێم کلاسیکۆ لە هەموو بارودۆخێکا بۆ ڕیال مەدرید و بەرشۆنە گرنگیشی تایبەتی هەیە. ئەگەر یەکەم بن و ئەگەر بیستەم بن ئەگەر دوو نازناوبەرێ ئەگەر نازناو نەبا بەڵام کەوتت یاری کلاسیکۆ هەردوویانە بە تایبەتمەندی لە کلاسیکۆ ڕوان حسابێکی زۆر بۆ یاری کلاسیکۆ دەکەن و ئامانجەکانیان لە مەرکاتۆیە زۆر خوێندنەوە بۆ یاری کلاسیکۆکانەکەن. بەڵام لە کلاسیکۆکانە ئەنچیلۆتی براوە بووە. ئەنچیلۆتی براوە بووە بەڵام بە ئەنجام بە ئاستنە
لەگەڵ بەرشلۆنەی کومانیشە بە ئاست براوە نەبوو بە ئەنجام براوە بوو لەگەڵ بەرشلۆنەی چاوی یەکەم جار بە ئەنجام براوە بوو بە ئاست براوە نەبوو لەگەڵ بەرشلۆنەی چاوی دووەم جارە بە ئاست و ئەنجام شکستی خوارد کە ڕەنگە دەرفەتی یارەکانی ژەگەر ڤینیسیۆس گۆڵێکی بکردایە و بارودۆخەکە بەو شوێ لەسەر ڕیال مەدرید قورس نابوو بەڵام ئەگەران لە ڕاضەیە و کوشتێکی وەهمی باسەکرێ ئێمە مەجبورین باس لا واقعەکە بکەین. ئەنچیلۆتی دەرفەتێکی زێڕینی دەستکەوتووە بە هۆکاریەوە یاری هەڵبژاردەکان یاریزانەکان گەڕاونەتەوە نێو هەڵبژاردەکانیان و لە گرنگترینیشیان ئەنچیلۆتی ئێستا بژاردەیەکی دیکەی بۆ زیاد دەبێت ئەویش گاریسپێڵا کە لە یاری بەرامبەر نەمسا سەرکردایەتێکی ناوازەی هەڵبژاردەی وێڵزی کرد لەگەڵەوەی لە ڕیال مەدرید لە سەرەتاوە ئەنچیلۆتی پشتی بە گاریسبێڵ دەبەست بەڵام دواتر پێکانەکان و کار بوو بۆی کە گاریسبێڵ دوور خرێتەوە و ئەنچیلۆتی نەیتوانی دەرفەتێکی ڕاستەقینە بداتەوە بۆ یاریزانە بەڵام ئێستا ڕەنگە ئەم بژاردەیە بۆ ئەنچیلۆتی زیاد بوو بێ. دۆخی کلاسیکۆ بۆ ڕیال مەدرید ئەنجامی یاری کلاسیکۆ بە ڕێژەی لە ١٧ بەسەر یاریزانەکانەوە کاریگەری نامێنێ بەڵام هەر دەمێنێ. کاری کارلۆ ئەنچیلۆتی لێرەدا چییە؟ ئەنچیلۆتی ئەو ڕاهێنەرە بە ئەزمونەیە کە دەتوانێت لەگەڵ بارودۆخە نەخوازراوەکاندا خۆی بگونجێنە. زۆر جار باسی میلانم بۆ کردوون لە ساڵی 2006 کاتێ برلسکۆنی بڕیاری دەستبەرداربوونی لە شەفچێنکۆدا ئەنچیلۆتی ڕەزامەند بوو پێی بەڵام لەگەڵم تیپەدا دۆخی خۆی خوڵقان دۆخی خۆی بەڕێ کرد و وەتوانی نازناوی چامپیۆنز لیگیش باتەوە کاوابێ ئەنچیلۆتی دەزانێ مامەڵە بکات لەگەڵم بارودۆخانەیە. ئەنچیلۆتی بە لەیاتووی مامەڵە لەگەڵم بارودۆخانەیە دەکات و توانای ئەوەشیەیە کە ڕیال مەدرید بە باشترین شێوە بۆ یاری سێلتا ڤیگۆ ئامادە بکات. بەڵام ئێستا کارەکە کەوتۆتەوە سەر خودی ئەنچیلۆتی و خودی ئەو متمانەیی لەلایەن فلۆرەنتینۆ پێرێزی سەرۆکی یانەکەوە دەیدرێتێ. ڕیال مەدرید 9 یاریماوە لە خولی لیگەی ئیسپانی. ئەگەر براوەی خولی لیگەی ئیسپانی بێ ئەگەر براوە بێ لە یاری ئیشبیلی و ئەتلەتیکۆ مەدرید بە تایبەت من دڵنیاتان دەکەمەوە ئەنچیلۆتی لە ڕانەرایەتی ڕیال مەدرید لە مەرکاتۆی هاوینە بەردەوام دەبێت بۆ وەرزی داهاتوو بەڵام ئەمە مەرجە ئەبێ یاریە گەورەکان بەرێتەوە ئەبێ پارێزگاری لە بردننی نازناوی خولی لیگەی ئیسپانی بکە. کاریگەرترین ئەنجامیش بۆ کارلۆ ئەنچیلۆتی تێپەڕاندنی ڕیال مەدریدە بۆیانەی چێلسی بۆ ئەم تایبەتمەندیە بۆچی گرنگە. وەرزی ڕابردوو ڕیال مەدرید لەسەر دەستی چێلسی ماڵاوی لە چامپیۆنز لیگ کرد بە ئاست و بە ئەنجام لە هەردوو یاریەکە شکستی خوارد. ئێستا پێرێز بۆی ڕوون دەبێتەوانێ کە گەڕانەوەی ئەنچیلۆتی ئەگەر چێلسی تێپەڕێنێ ئەمە بژاردەیەکی زۆر باشە بۆ ڕیال مەدرید لەبەرەوەی زێدان کە 3 نازناوی چامپیۆنز لیگی بردو نەیتوانی مامەڵە لەگەڵ چێلسی بکات. چێلسیرە و چێلسی وەرزی ڕابردووە و بگرە ئیزافەشی بۆ بەڵام ڕیال مەدریدیش هەر ڕیال مەدریدی وەرزی ڕابردووە. بۆیە ئەگەر کارلۆ ئەنچیلۆتی بربەستی چێلسی تێپەڕێنێت ئەمە ئینجازێکی زۆر گەورە دەبێت و پاڵپشتێکی زۆر بەهێز دەبێت بۆ کارلۆ ئەنچیلۆتی تاوەی لە پۆستی ڕانەرایەتی ڕیال مەدرید بەردەوام بێت. بەڵام ئەو خاڵانەشی کە باسم کرد بە پێوەری ئەوەی کە ئەنچیلۆتی ئەگەر چێلسی تێنەپەڕێنێ و نازناوی خولی لیگەی ئیسپانی بش باتەوانێ بەڵام فەرقەکە کەم بێتەوە لەگەڵ بەرشلۆنە و یاریەکەی ئەتلەتیکۆ مەدرید و یاری ئیشبیل یەکەماوێتی لە خولی لیگەی ئیسپانی ئەنجامی بدات ئەنجامی ڕیال مەدرید ئەو ئەنجامە نەبێت کە فلۆرەنتینۆ پێرێز بە دڵیەتی من دڵنیاتان دەکەمەوە کارلۆ ئەنچیلۆتی لە حاڵی بردنەوەی نازناوی خولی ئیسپانیش لە ڕیال مەدرید نامێنێتەوانێ و ناچار دەبێت پۆستەکەی بەجێ بێڵێت. ئەوەی کە لە کۆتاشتدا دەمەوێت باسی بکەم ئەوەیە کە ئەکرێت ئەنچیلۆتی لە دۆخی کاربەڕێکردنا بێ لەیانەی ڕیال مەدرید بەڵام ناکرێت پێرێز لە کاتی بردنەوەی نازناو لەلایەن ئەنچیلۆتی ئەوانەیە بێوەفا بێ بەرامبەر ئەرکێم ڕانەرە لەبەرەوەی پێرێز بەردەوام ستایشی ئەنچیلۆتیش دەکات بەوەی کە دوای چەندین ساڵ دوای 14 ساڵ جارێکی دیکە نازناوی چامپیۆنز لیگی بۆیانی شانەی بردوۆتەوە و ئەوەشی لەبەر چاوە کە ئەنچیلۆتی دەستبەرداری موچەیەکی بەرزی ساڵانەی خۆی بۆ ڕیال مەدرید گەڕاوەتەوانێ. ڕاستە پێرێز هەر ڕانەرێک لە کۆتایی وەرزداگەر نازناو نەباتەوە لە پۆستەکەی دووری دەخاتەوە بەڵام ئەم کارکردە لەگەڵ خودی ئەنچیلۆتیدا کارێکی زەحمەت دەبێ و وەکو باسم کرد مەرجەکانی بەردەوامبوونی ئەنچیلۆتی لە ڕانەراتی ڕیال مەدرید ئابەم جۆرەیە و هەروەها لە تاکە ئەگەری بردنەوەی نازناوی خولی ئیسپانیش کە ئەنچیلۆتی دوور بکرێتەوە ئەوەیە کە ئەنجامین لە یاری ئەتلەتیکۆ مەدرید و ئیشبیلی وەک پێویست نەبێ و بەرامبەر چێلسی لە قۆناغی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ دەربکرێ ئەو کاتە
ئەگەری ئەنچیلۆتی و بەرداوامبوونی لە ڕیال مەدرید دادەبەزێ بۆ ڕێژەی لە سەدادا کە ئەمە باسکردنێکی تایبەت بوو بەیانی ڕیال مەدرید پێشکەشم کردن هیوادارم بەدڵیە مولایەکتان بوو بێ و دەشمەوە بڵێم شەوی لە بەرنامەی دوێنێدا کاگە ئەحمەد براوەی خەڵاتی تایبەتی بەرنامەی شیکاری وەرشی بوو کە پێشانگای سپۆرتچێک بۆ سپۆنسەری تایبەتی بەرنامەکە بۆ کەلوپەلی وەرزشی دابینی دەکات. ئەو پرسیارانە دۆخی ئیتالیا بەرەوچوو دۆخی ئیتالیامان دوێنێ باس کرد پرسیارێکی وتویتیانی و دەستخۆشیە من سوپاسان دەکەم و هیوادارم ڕوونکردنەوەیکی تاوم لەسەر ڕیال مەدرید و بەرداوامبوونی ئەنچیلۆتی و بژاردەی ڕاولیش بۆ خستبێتنە ڕوو سواز بۆ هاوکارانم تا سپەی بەخواتانە سپێرم شاد و کامەران بن خواتان لەگەڵ. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک سەردانمان بکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکی ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکەین ئەمەش بۆ خزمەتی ئێوە جوانی و شیکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە بێ هیچ دوودڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز.